من لە هۆڵی ڕۆشنبیریم لە شاری سلێمانی کە ئەمشەو یەکێک لە یادەکان کە بە یادێکی گرنگدا ئەنرێت لای زۆرێک لە ناوچەکانی کوردستان و هەروەها لە لای وڵاتانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوی شەوی یەڵدایە بێگومان شەوی یەڵدا یەکێکە لە بۆنە گرنگەکان کە لە ئەدەبیاتیشدا بەگشتی ڕەنگی داوەتەوە و هەروەها لە لای هونەرمەندان و لە لای شاعیرانیش کاردانەوەی هەبووە و هەوێنی لەدایکبوونی چەندین بەرهەمە. من ئێستا لە هۆڵی ڕۆشنبیریم کە لێرە ئامادەکاریەکی تەواو کراوە وەکو ساڵانی پێشووتریش و چەندین بەرهەم بەشداریان کرد و چەندین چالاکی و چەندین گروپی کاری دەستی لێرن و هەروەها چەندین هونەرمەندان لێرن و چەندین نووسەر لێرن کە لێرە ئامادەن بۆ ئەوەی کە ئەم شەوە ڕازاوەتر بکەن. بێگومان ماوەی چەند ساڵێکە ئامادەکاریەکی تەواوە کرێت لە شاری سلێمانی بە تایبەتی و لە هەموو کوردستان هەروەک لە مێژووشدا بێگومان ئەم شەوە گرنگیەکی زۆری پێدراوە، بەڵام چەند ساڵێکە لە شاری سلێمانی بە تایبەتی گرنگی زۆری پێدرێ و چالاکی زۆر تایبەتیش. چەند کەسێکی زۆر بەڕێز لێرە ئامادەن کە ئەمەوێت گفتوگۆیان لەگەڵ بکەم بۆ ئەوەی کە باسی چالاکیەکانی ئەم شەو و هەروەها باسی ئەومان بۆ بکەن کە ئەم شەو ئەو گروپانەی کە لێرە ئامادەن ئەو گروپانە کاریان چیاوە، هەروەها جگە لەوەش چەندین هونەرمەند وەکو ئاماژەم پێکرد لێرە ئەم شەو ئامادەییان هەیە و بەشدارن و لێرە ئێستا چالاکیەکان دەستیان پێکردووە و میوانان لە هۆڵەکە ئامادەن بۆ بینینی چالاکیەکان. گوڵزار خانم لەگەڵا کە یەکێکە لە نووسەرە خۆشەویستەکان ئەم شەو بەشدارە لێرە و لێرە ئامادەیە. گوڵزار خان سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. ئەم شەو زۆر سپاس بۆ تۆ. ئەم شەو بەچی بەشداریت؟ هەروەکو بینەرێکی ئاسایی لێرەیت یان وەکو بەشدارێک لەگەڵ ڕۆژهەڵە بجەیە بەشداری بەشدار بکەنەوە بۆ ئەم شەوە میادە پیرۆزکەین. ئەم شەو زۆر باشە. یەکەم جارێکە بەشداری لە یادکردنەوەی شەوی یەڵدایەکەیت یان ساڵانی پێشووتریش بەرهەمت هەبوو و کارتە؟ بەڵێ هەموو ساڵێ لە کەم زۆر هەر کات بەشدار بووین، بەس ئەم ساڵ یادەکە تۆزە تایبەتیە چونکە ئێمە هەموو کات خۆمان بە خۆشیەکانی نیشتیمانەوە گرتووە. ئەگەر ئێمە نەسووتیم تۆ نەسووتی کێ ببێ بەرچرا بۆ نیشتیمان، کێ چاوی لە بێ بە خۆری ئازادی نیشتیمان هەڵکات، لەبەر ئەوە بێ ئەمە هەموو خۆشیەکانی نیشتیمانە بەشدار بین. زۆر باشە. بێگومان ئەم ڕۆژە گرنگێکی زۆر تایبەتی هەیە لە لای کورد بەگشتی و زۆر بە خۆشحاڵیەوە خۆیان ئامادەکەن و چەندین بابەت و خواردنی تایبەتی ئامادە ئەکرێت. لە لای با بڵێن وڵاتانی تریش بە هەمان شێوەکو لە سەرەتاشا ئاماژەم پێکرد لە لای وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بێگومان گرنگی تایبەتی هەیە، بەڵام فۆکەسکردن یان تەرکیزکردنە سەر ئەم یادە و گرنگیدان بەم چالاکیانە چی ئەگەێنێت بە تایبەتی بۆ ئەم جیلە تازەیی کە ئێستا پێگەن؟ ئێمە بە شارەکەمان شاری شاران بە شاری ڕۆشنبیری بەناوبانگە ناوی دەرکردووە لە هەموو لایەنێکەوە. پێویستە ئەم یادانە ئەوی زیین بکەینەوە. ئەمە تا شەوی پاییزە ئەبێ لە جارانە شەوچەرە و هەموو شتێک خواردنی خۆتانراوە. ئێمەش پێویستە ئەم یادانە هەر بەرز بکەین. لەبەرەوە ئەڵێن بەرزی بڵند بێ ئەم یادە جوانە لە شاری شارانە. دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس بۆ تۆ بە هیوای سەرکەوتن بەڵێ خۆشەویستان. ئاهەنگەکە و چالاکیەکان دەستیان پێ کردووە. لە ئێستادا ئەمە دیمەنەکانی شەوی یەڵدایە لە شاری سلێمانی کە خەڵکێکی زۆر ئامادەی یادەکەن و هەروەها جگەلەوەش چەندین هونەرمەندان و خەڵکی شاری سلێمانی لێرە ئامادەن و جگەلەوەش چەندین گروپی لێرە با چەندین کاری دەستی بەشداریان کردووە و خانمان لێرە جێگە دەستیان دیارە. خانمێکم لەگەڵا لێرە کە ئەویش شادی خانە، شادی حەسەن، سڵاوت لێبێ. ئەم کاتە بە تۆ بەڕێوەبەری چالاکیەکانی لێرە. زۆر سپاس بۆ تۆ. چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ئەم یادە؟ ویستتانە شتێکی تایبەتی بکەن یاخۆش هەر خانمان بە کارە دەستەکانی خۆیان بەشداریان؟ ئەم ساڵ کارێکی تایبەتمان کردووە بۆ شەوی یەڵدا. ئامادەکاریمان کردووە بۆ ئەوەی ئەم ساڵ شتێکی جوانتر بکەینە ساڵی پار و پێرار.
هەمیشە کارە دەستەکانی خۆیان بڵاو بکەنەوە و بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیانی سلێمانی بکەین. زۆر باشە ئەو کارانێک کە زۆر تایبەت بوون ویستوتانە لەم شەوا شتێکی جیاواز بکەن ویستوتانە بەچی بەشدار بن ئەو شتە جیاوازانە چی بن؟ شە جیاوازەکەی ئەم شەو لە یەڵداکانی پێشومان ئەوەی کارە دەستیەکانمان بۆ زیاد کردووە پاشان شتێکی کەمان هەیە ئەویش دەوڵ زۆرنامان هێناوە لەگەڵ ئاگری زەردەشتیان لەگەڵ ئەوەشە ئاهەنگێکی قەشەنگمان ئامادە کردووە بۆیان خواردنێکی تایبەت لەلایەن بەلەزەتخانەی حاجی عوسمانی بەلەزەتخانە کەلسوم خان چەند کەسێکی کە خواردنیان هێناوە پێشکەشی هاوڵاتیانەکەن بە خۆڕایی. ئەوەندەی کە تۆ شارەزاییت هەبێ یان بیست بێتت ئەو خواردنانەی کە تایبەتن بە شەوی یەڵدا لەم شەوەیە زیاتر چی ئامادە کراوە؟ شەوچرەمان هەیە چەرەساتە هەنارە مجموعەیە خواردن هەیە تایبەتە ئەم شەوە بە تایبەتی خواردنێک کەمان هەیە هەریسێ ئەویش گەنمە کوتاوە ئەوەشمان هەیە هەمیشە هەموو ساڵە لە شەوی یەڵدای ئامادە ئەکرێت و بە تایبەتی ئەم شەویش هەر هەبووە. زۆر باشە بۆچی زۆر باز لەوە ئەکرێت کە ئەوانەی کە لەم چالاکیە ئامادە ئەبن خانمان بە تایبەتی پێیان جوانترە یان پێیان خۆشترە کە بە جلی کیزیەوە ئامادە بن لەبەرەوەی جەژنێکی کوردانە لای ئێمە داماناوە ئەم شەوێکی دوور و درێژی ساڵە یەک دوو ڕۆژێکی نوێمان هەیە دوایەوە بە جلی کوردیەوە ئێمە کوردین جەژنێکی ئاوە کەمە بۆ ئێمە. چالاکیەکانی سەرەوە هیچ زانیاریت هەیە کە چالاکیەکان چی؟ بەڵێ ئێستا دەست پێکەین بە بەخێراتنی میوانە بەڕێزەکان پاشان ڕقسێکی بالێمان هەیە دوای ئەوە یەک دوو گۆرانی بێژمان هەیە وەکو کاروانی نەی وەکو لوقمان سەلیم پاشان تیپی هەڵپەرکێمان هەیە یەک دوو تابلۆمان بۆ عەرزەکان دوای ئەوە گۆرانی و هەڵپەرکێ و دەوڵ زۆرنام. دەستەکانت خۆش بێ شادیخان زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵم سپاس بۆ بەڵێ خۆشەویستان چالاکیەکان بەردەوامیان هەیە و ئێستا دەستپێکی چالاکیەکانە وەکو شادیخان ئاماژەی پێکرد کە چەندین هونەرمەندی دەمخۆش لێرە ئامادەن کە چەند بەرهەمێکیان ئامادە کردووە و هەروەها تیپی بالی سلێمانی لێرە ئامادەیە کە یەکەم بەشی پرۆگرامەکە پێشکەشەکەن دواتر باڵی سەمایشیان هەیە ئەوان کە پێشکەشەکەن دواتر چەندین گروپی هەڵپەرچێ لێرە ئامادەن کە چەندین تابلۆی زۆر جوانیان ئامادە کردووە بۆ ئەو شەوە جگە لە بەخشینەوەی شەوچەرە و هەروەها ئەو خواردنە کوردەواریانە و ئەو خواردنە تایبەتانەی کە بۆ ئەم شەو کە تایبەتی شەبە شەوی یەڵدا ئامادە کراوە. هونەرمەندان زۆر لێرە ئامادەن و کەسانی زۆر هونەرمەند لێرن و خەڵکی ئاسایش لێرە ئامادەن و خانمانیش بێگومان جێپەنجەیان دیارە کا چەندین کاریان ئەنجام داوە وەکو کاری دەستی وەکو خۆشیان ئاماژەیان پێکرد کە کارەکانیان هەوڵیان داوە کە بۆ ئەم شەو کاری تایبەتی و کاری جیاواز بکەن. بەڕێزێکم لە گەڵاک کە یەکێکە لە بەشداربووەکان ئەم شەو کە ئەویش زۆر بەڕێز کاکاوەیە سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆ تۆ. ڕەنگدانەوەی شەوی یەڵدا لە ناو ئەدەبیاتی کوردیە چییە؟ شەوی یەڵدا لەسەر شاعیرانی شەوی یەڵدا بەڕاستی ئەوە هیچ هەموو زانن کە درێژترین شەوی ساڵە و لە ئاینەکانی کۆنا لە ئاینی زەردەشتیە بە تایبەتی پێگەیەکی زۆری هەیە پێگەی گەورەی هەیە لە شاعیران زۆرتر بەوە ئەشوهێنرێ کە ئینسان کە کەوێتە حاڵەتێکی دەرونی ناخۆشەوە ئەوەکو شەو تعبیرەکە ئەو شەوەش کاڵێن شەو درێژترین شەوی ساڵ شەوی یەڵدایە بۆیە شاعیرەکان زۆرجار کە پەنا بۆ شەوی یەڵدا بن لەبەر ئەوەیە کە درێژترین شەوی ساڵە بۆ وەختەکەی وەختێکی بینی پاییز و زستانە عادەتەن شەوی یەڵدا وەکو چۆنم شەوی باراناویە شەوێکی سارد و ڕێهێڵە و زستان بووە ئەوە تقریبا دووبارە بۆتەوە لە شاعیران شەوی درێژترین شەو یعنی ئەو شەوەی کە ئەو شاعیرە لە ئازارێکە بەسەری بردووە ئەوە بێ بە شەوی یەڵدا. بێگومان ئەم شەوە لە مێژوشدا زۆر گرنگی پێدراوە و زۆر ئامادەکاری بۆ کراوە ئەگەر سەیری مێژوو بکەین خانەوادەکان بەگشتی بە شێوەی جیاواز خۆیان ئامادە کردو بەڵام لەم ساڵانەی دواییە بە تایبەتی لە شاری سلێمانی زۆر چالاکی ئەنجامەدرێ لەم شەوەیە وەکو
ئێستا کە ئێمە لێرە لە هۆڵی ڕۆشنبیرین چەندین هونەرمەند لێرەیە و چەندین گروپی هەڵپەرکی و چەندین چالاکی بەڕێواچێک گرنگی یادکردنەوە یاخود گرنگیدان بەم جۆرە یادانە لە چیایە؟ وەکو عەرزم کردی کورد یەکێکە لە نەتەوە دێرینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بڵم لە هەمویان دێرینترە ڕەنگە مبالەغە نەبێ ئەوەی کردێمە زۆر بوون و زۆر جەژنی تایبەت بە خۆمانمان هەیە بەڵام بە حکومەوەی کە دەوڵەتمان نەبووە ئەو بۆنەوە جەژنانەمان براون مەسەرەن بۆ نمونە جەژنی نەورۆز تقریبەن تا ڕۆژهەڵاتی دوور شانازی بە جەژنی نەورۆز دەکەن لە کاتێکا جەژنێتەوەی کووردە و شەوی هەڵداش یەکێکە لەو شەوانەی لە ئاینی زەردەشتی ئێمە پێگێکی گەور و بەیاخی گەورەی پێدراوە لەو شەوەیە خەڵک کۆبوونەتەوە بەپێی ئەو سروشتەی کە تیا ژیاون چ دەیەکی گەورە بوو بێ شارەدەیەک بوو بێ کۆبوونەتەوە ئەو شەوە ئاهەنگ و شەوچەریان خواردو و بەسەراتیان گێڕاوەتەوە و حکایەت خوانەکان هاتوون حکایەتیان گێڕاوەتەوە و شاعیرەکان بەژار بوون شعریان وتووە وەگەر گۆرانی بێژێک یان لاوکێک حەیرانێک هەبوو بێ لەو دانیشتانەیە پێشکەش کراوە ئەوە وەکو کولتور لە کۆنەوە بمان ماوەتەوە بەڵام بحکوی و عەرزم کردی دەوڵەتمان نیە ئێستا زۆر کەس خۆی کردو بە خاوەنی هەڵدا شەوی هەڵدا زۆر بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتی فارس زۆرتر شانازی بە شەوی هەڵداوە کە نوزاتریشی لەسەرەکەن بەڵام جژنێکی کووردە ڕۆژێکی کووردە شەوێکی کووردە کە لە مێژووی ئێمە ماوەتەوە لە ئاینەکانی ئێمە باخی هەیە. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بە تۆ.